بەناوی خوای گەورە بەڕێزان سەرۆکی حکوومەت جێگری سەرۆکی حکوومەت وەزیری کارەبا وەزیری سامانە سروشتیەکان بەڕێوەبەری گشتی کارەبای سلێمانی بەڕێوەبەرایەتی دابەشکردنی کارەبای سلێمانی قایمقامیەتی قەزای پێنجوێن سەرجەم دام و دەستگا پەیوەندیدارەکان و لایەنە پەیوەندیدارەکان وەک ئاشکرایە پێنجوێن شارۆچکەیەکی کوێستانی ساردە و بەهۆی هەڵکەوتەی جوگرافی و بوونی دوو مەرزەوە مەرزی باشماخ و مەرزی سەیرانبن ناوچەیەکی استراتیژی ئابووری و گرنگە و سەرچاوەی بەدەستهێنانی داهاتێکی باشە بۆ حکوومەتی هەرێم هەروەها خاوەنی هەزارها شەهید و قوربانیە بەڵام بەداخەوە وەک پێویست ئاوڕی لێ نەدراوەتەوە و ماوەی زیاتر لە 8 ساڵە تا ئەندازەیەکی زۆر لە هەموو بوارەکاندا پەراوێز خراوە جگەلەوەی لە ساڵانی پێشتر بە ڕێگەی نووسرا و یاداشت سەرجەم کەم و کوڕی و داواکاریەکانی قەزاکەمان خراوەتە ڕوو هەروەها گەیەنراوەتە شوێنی مەبەست بەڵام تا ئێستا سەرباری ئەوەی هەواڵێک لە داواکانی پێشترمان نییە لە پاڵ ئەمەشدا کارەبای هەمیشەیی پێنجوێنیان کەم کردووەتەوە ڕۆژانە چەند کاتژمێرێک دەکوژێنرێتەوە لە کاتێکدا ساڵی پار بەڕێز کاک قوبات کێشەی کارەبای پێنجوێنی چارەسەر کرد و بڕیار وابوو بە هەمیشەیی بمێنێتەوە بەڵام وەک دەبینین بۆ هەمان کێشە و بابەت بەم سەرمایە هاتووینەتە سەر شەقام سەرڕای کەمینەوت و نەبوونی خزمەت گوزاریەکان لە بوارەکانی ڕێگاوبان و شارەوانی و کشت و کاڵ و ئاو و ژینگە و گەشتیاری داواکاریە هەنووکەیەکانمان لەم خاڵانەدا دەخەینە ڕوو یەکەم کارەبای پێنجوێن بگەڕێنرێتەوە ئاستی پێشووی خۆی و بە هەمیشەیی و جێگیری بمێنێتەوە بە 24 کاتژمێری و بە یەکجاری چارەسەر بکرێت دوو دابینکردنی بەرمیلی دووەمی نەوت کە بڕیار وابوو هەوڵی جددی بۆ بدرێت سێ بەگەرخستنەوەی تەواوی پرۆژە خزمەتگوزاریەکان لە شارەکەدا داواکاری سەرجەم هاوڵاتیانی پێنجوێن 11/1/2023 زاینی پرۆژەیەک بەکار نەخراوەتەوە ئێمە تەنها چیاوازیمان لە ناوچەکانی هەرێمی کوردستان تەنها ئەوەیە کارەباکەمان باش بووە لێرە ئەویش بەداخەوە کارەباکە هەموو ساڵێک کە بۆ بەداخەوە هەموو ساڵێک ئێمە بۆ کارەباکە ئەبێ خەڵکی پێنجوێن زەحمەت کێشێ بێتە سەر جادە جاری وا هەیە ڕۆژێک جاری وە هەیە ڕۆژوونیەک لەسەر جادە بێ هەتا ئەوەی کارەباکە چاپ بکرێ کە ئەمە بۆ ئێمە وەکو حکوومەتی خۆجێی سنووری خەزاکە بەڕاستی شەرمەکەین چونکە ناکرێ هەموو ساڵی هەمان کێشەمان هەبێ بەڵام بەداخەوە ئێمە وەکو پێنجوێن باجی ئەو بەرپرسانەمانین کە لە وەزارەتەکانن کە بە ئەرکی خۆیان هەڵناسن ئێمە وەکو قایمقامێتی قەزای پێنجوێن بۆ پرۆژە تەواو نەکراوەکان بۆ پرۆژەکانی کە بۆ پرۆژە کشت و کاڵەکان هەتا هەولێر چوون لە دەرگای وەزارەتەکانمان هاوە لە دەرگای مدیری عامەکانمان هاوە بەڵێنیان هاو توانە جێبەجێکەین ئەوەتە کە کراوە حتا سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بە یاداش بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بەڵێنیان هاو کە پرۆژەکانمان بۆ بخەنەوە گەڕ بەڵێنیان هاو پرۆژەی تازەمان بۆ بکەن بۆمان ناکەن زیاد لە 3-4 مانگە ئێمە داواکەین پردەکەی ناوپارێز کە دوو تەبەقی خراپ بوو بۆمان چاکەن هەتا ئێستا چاکیان نەکردووە لە 6/1/2022 حتا مدیری کارەبای پێنجوێن قسەی لەگەڵا کردوم هەتا 9/1/2023 داوای محاویلەمان کردو بۆ پێنجوێن تا ئێستا بۆیان نەکڕیون ئەگەر ئێستا لە ناو پێنجوێنە یەک محاویلە بسووتێ نیمانە محاویلەی دووەمدانین بە نمونە گوندی ڕاوگانمان هەیە بەشێک لە خەڵکەکە ئێستا کارەبای نییە لەبەرەوەی ناتوانین ئەو لاینە لێکەینەوە بیخێنە سەر محاویلەیەکیکە ئاسی خزمەتگوزاری لە پێنجوێنە ئەکرێ ڕێک بڵێن سفرە ئەم سفرەش بەڕاستی ئێمە وەکو قایمقامێت بەشێک لە کەم تەرخەمیەکە لای ئێمەیە چونکە ئێمە وەکو ئیدارەی قەزاکەی هیچ کاتێک کەم کورتی لە ملی خۆمان لا نابێت بەڵام ئەسڵەکەی ئەمەیە ئەوانەی لەسەروی ئێمەوە بەرپرسن هەر هەمویان کەم تەرخەمن بەرامبەر سنووری قەزاکەمان چونکە هەر هەمویان وعدیان هاوە سەردانیان کردووە بەداخەو بستێ قیریان نەکردووە مەسەن قرار بوو ملەکەوە کە هەموو ساڵێک تووشی کێشابین لە کاتی بەفرماڵینە فراوان بکرێ 600 ملیۆنی بۆ تەرخان کرێ هەمووی قسە بووە هەمووی ڕقم بووە قرار بووە ناو پێنجوێن لە
بودجەی پەرەپێدانی پارێزگاکانی عێراقا نەی هەرێمی کوردستان قرار بووە ئەم ناوشارە نۆژەن بکرێتەوە تەنها ڕقەمە 400 میلیۆن دیناردانراوە. ئەمەی کێشەی کارەباکە بەداخەوە کێشەیەکە ساڵانە توشمانە بێ. ئێمە پارەکە بە هەوڵی هەموو ئەو برا بەڕێزانەی کە لە حکومەتا بوون کار کراوە بە تایبەتی جەنابی کاکوبات جەنابی کاک دکتۆر هەڤاڵ هەموو ئەو برا بەڕێزانە پارەکە 5 مێگا کارەبا بۆمان زیاد کراوە بەڵام بەداخەوە بە پێی قسەی مدیری کۆنتترۆلی کارەبا سلێمانی وتی زانە بەناس ئەو کارەبای کە زستان بەیەوەیراوە هاوین لە سلێمانیان قەرزەکە وەرگرتووەتەوە وتی ئەگەر بڕۆژ ناکەن وەرە داداکانتان پیشانین. بەم شێوەیە مامەڵی لەگەڵ قەزایەکە ناکرێت کە ئێمە هیچ شتێکمان ئێستا ماڵ هەیە لە پێنجێنەکە کارەبا کوژێتەوەی سەرچاوێکی داهاتی نییە چونکە کارگوزارێکە پاکەرەوەیکی سەرجادەی 200 هزاریە بەڵام ئەمە بەداخەوە کێ لەمە تێگا ئەو بەرپرسانی کە خۆیان شوورەکانیان گەرمە ئەو بەرپرسانی کە خۆیان سارد و گەرمیان نەبینیەوە لەمە تێناگەن بەداخەوە تا ئێستا هیچ وعدێک نییە بۆ چاکردنی کارەباکە نەخێر ئێستا پێت بڵێم هیچ وعدێک نییە بۆ چاکردنی کارەباکە ئەڵێ 30 مێگاکەتان بۆ ناکەین بە 30 میگا و نیو ئەمپێر لەبەر ئەوە سەر ئێرانەکە ئێران ئامادە بووە کە بخرێتە سەر ئێران بەڵام ئەوەیش پێویستی بە عقدێکا بێ وەزارەتی سامانە سروشتێک وەزارەتی کارەبا بچێ و عقدەکە چۆن ئەوەی حاجی ئۆمران بەردەوامی هەیە ئەوەی ئێرش بەردەوامی هەبێت دیسان بەداخەوە ئەمەشیان نەکردووە.